قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا لە ئێمە و سەرجەم ئومەتی محەممەد بێ صلی الله عليه وسلم. خوای پەروەردگار ئەو تەمەن و ژیانەی کە پێی بەخشیوین بتوانین بینەخشێنین، ژیانێکی جوان شایستە بە مرۆڤ بوونمان بەسەر بەرین. و کاتێکیش کە مردین و دنیامان بەجێهێشت لە ڕیزی ئەو بەندە ساڵحانە بین کە زانیویانە چی دەکەن، ئامانجیان چی بووە لە ژیانی دنیادا، شوێن پەنجەیەکیان لە دوای خۆیان بەجێهێشتووە، هەموو ڕەحمەت باران دەکرێن، لەگەڵ ناوهێنانیاندا لە دوای مردنیش سەدان و هەزاران خەڵک دەڵێن ئای ڕەحمەتی خۆیان لێبێ. وتاری ڕابردوو لە خزمەت جەنابتاندا باسی مرۆڤە گەورەکانمان کرد. بەڕێزان، شەر نییە ئینسان هەر ئەوە بێ مرۆڤ بێ و لەسەر زەوی ژیان بەسەر بەرێ و بخوا و بخواتەوە و هاوسەرگیری بکە وەچە بخاتەوە و هەموو ژیانی یەک ڕۆژ بێ. وەڵڵاهی ئینسانی وا هەیە بەداخەوە ئەوە ڕۆژی کە لەدایک بووە تا ئەو ڕۆژەی دەمرێ بەس کۆپی یەک ڕۆژە، هەر ئەوەی کردووە و کە زیندوو بووە و ڕۆژگاری بەڕێ کردووە، بەڵام نەچووە لیستی مرۆڤە گەورەکانەوە. جا مرۆڤە گەورەکان خۆشەویستم، شەر نییە تۆ پۆست و پلەپایەکی گەورە نەبێ، ناوێکی ناودارن نەبێ و هەموو شەوێ لە تەلەڤیزۆنا دەرنەکەوی مرۆڤی گەورە نەبی. نا، جار هەیە مرۆڤە گەورەکان هەرچی پۆست و پلە و پایە بێ لەم جیهانەدا نیانە، ڕۆژێکیش لەسەر تیڤیەکان و شاشەکان و سۆشیال میدیاوە دەرنەکەوتون و کەسیش ناوەکەشیان ڕەن بێ نەزانێ. شەر نییە مرۆڤی گەورە ساماندارێکی گەورە بێ، خاوەنی کۆمپانیایەک بێ، خاوەنی شەریکاتێک بێ، تۆی گەنج، تۆی ئافرەت، تۆی بەتەمەن، تۆی قوتابی زانکۆ خوێندکاری ئامادەیی بڵێ وەڵڵی جا من پارەم نییە، بەچی ببمە مرۆڤێکی گەورە. ڕەم بێ کەسانێک گیرفانیان تا مردن بەتاڵ بوو بێ، بەڵام لە ڕیزی مرۆڤە گەورەکاندا بوو بن. بنەماڵە دەورێک نابینێ، خواگە بنەماڵەکەت بەڕێز بێ، جۆگەیەک ئاوی لێدا و ئاوەکەی تێکردۆ بۆ تۆ کاراسانی کراوە، بەڵام دەکرێتەوە باب و باپیرانت کەسانێکی نەناسراوە بوو بن، باشیان نەکردبێ و باشیان نەچێڵا بێ، بەڵام تۆ دەست پێ بکەیت. دایمە مرۆڤە گەورەکان ئەوانن خۆیان پێدەگەیەنن، خۆیان لە نەبوونەوە خۆ دروست دەکەن. بەوە مەترسە لەوەی کەوا من باوکم کەسێکی نەناسراوە بوو باشی نەکرد لە دنیادا، هیچی بەجێ نەهێشت لە چاکە، ئەی تۆ دەتۆ وەرە ئەولادێکی ساڵح بە بەهۆی تۆ خەڵک بڵێ ئای ڕەحمەت لە دایک و باوکی، خۆ ئەمەت پێ دەکرێت. وەک زۆر کەسەیە بنەماڵەکەی زۆر بەرزە، بەڵام وەڵڵی خۆی وێرانە بچووکی دەکاتەوە. تۆ باوکت ڕیشی حتا سەرسنگی هاتبێ کە خۆت کۆسەبی بە تۆ چی؟ باوکت مەلەوانێکی نێودەوڵەتی و ببێ و لە ئۆقیانوس پەڕی بێتەوە، لە دەریای گەورە پەڕی بێتەوە، کە تۆ مەلە نەزانی لە حەوزێکا بخنچەی هەر هاوار کە باوکم فڵان مەلەوانی جیهانی بوو، بەخوا سوودێکت پێ ناگەیەنێ. تۆ خۆت چیلۆیەک شتت پێ هەڵنەگیرێ ئەوەندە لاوازبی، با باوکت پاڵەوانی بەرزکردنەوەی ئاسن و قورسایی بوو بێت، چی دەورێکی هەیە؟ بۆیە مرۆڤ بوونی گەورە، ئینسانی گەورە پێویستی بەخوا هەیە، خوا پشتیوانت بێ و ئیرادەی خۆت، کردنەوەی عەقڵ و هۆشی خۆت، کردەوە جوانەکانت. چەند خاڵێکمان لە وتاری ڕابردوو باس کرد بەویستی خوای گەورە لە بەشی دووەمی مرۆڤی گەورەدا، چەند خاڵێکی تر باس دەکەم بۆ ئەوەی مرۆڤێکی گەورەبی ئەمانە بکە. یەکەم، عەقڵ و هۆشت ڕادستی کەس مەکە. عەقڵ و هۆشی خۆت مەبە دەستی کەسەوە، ڕادستی کەسی مەکە، چونکە ئەو کەسانەی عەقڵ و هۆشی خۆیان دەدەنە دەست کەسانێکی تر عەقڵی خۆیان سفر دەکەنەوە. پێشووتر باسی ئەوەم کرد، لە خەڵک بچۆ لاسایی خەڵک بکەوە، چاولێکەری بکە لە سنوورێکە کە خۆت نەسڕیتەوە. عەقڵەکەت لە کاتی تەنگانەشە کاتێک کە بەسەرت هات. ئەمە ژیانە خۆشەویستان، ژیان بەرزی و نزمی زۆری تێدایە، هەوراز و نوشێوی زۆرە، دەوڵەمەندی تێدا، هەژاری تێدا، خەندەی تێدا، گریانی تێدا، ڕۆژگارێک زۆر دنیا بە کەیفی تۆیە، ڕۆژگارێک پێچەوانەی شەپۆلەکانی دەریا بە ئاڕاستەی تۆ نایەن و خەریکە جێژاوی ژیان قوتت دەدا. مرۆڤی بچووک لەم کاتەدا عەقڵ و خۆشی خۆی دەداتە دەست خەڵک، سەری لێ دەشێوێ. مرۆڤی گەورە خاوەنی هەمان ئیرادەی خۆیەتی،
لە کاتە تنگانەکانیشدا وەکو کاتە خۆشیەکان بە بەهێزی دەمێنێتەوە. ئێمە ئەگە سەرنجێک بدەین جەنابتان زۆربەتان ڕەن بێ باخچەی ئاژەڵانتان بەسەر کردبێتەوە، سەرنجی ئەم نمونەیە بدەن. لە باخچەی ئاژەڵاندا چی تێدایە؟ لە شێرەوە تێیدا تا کەروێشک و ڕێوی و مەیمون و پشیلە و ئتر باڵندە و ئەوانە خۆتان بینیوتانە. خەڵکی کاتێک دەچنە لای قەفەسی شێرێکەوە، شێرێک ڕاو کراوە و هێندراوە، ئەم شێرە لە کاتێکا لە دەشت و دەر و دارستانە بووە فێری ئەو بووە بەدەستی خۆینان بەدەست بێنێ، خواردنی پاک بووە گۆشتی ئاسکە و باڵندە ئاژەڵە خاوێنەکان بۆ پیسخۆر نەبووە. فێری ئەوە نەبووە لە ژیانیا بەرماوەی کەس بخوا، بەڵکو بەرماوەی بۆ خەڵک ماوەتەوە، ئەوەندە سەخی تەبیعەت بۆ وەکو کەمتیار نەشی شاردوێتەوە گڵی بەسەرا نەکردووە. فێری ئەوە نەبووە خەڵک شتی فڕێداتە بەردەم و ئەم سەمای بۆ بکە، ئەم پاشا بووە، ئەم دەسەڵاتدار بووە، ئەم خاوەنی کەرامەت بووە، بە خۆڕایی نییە ناونراوە پاشای دارستان. کاتێک کەوتۆتە داوی ڕۆژگارەوە و ئێستا لە جیاتی لەو دەشتە فراوان و بیابان و ناو دارستانەوە لە چوارچێوەی قەفەسێک کراوە و بە شیشی ئاسن دەوردراوە، لە جیاتیەوەی خۆی ڕاوکا و گۆشتی ئاسک بخوا، ئێستا گۆشتی قوتو و کۆمەڵە بەرماوەی بازاڕی بۆ دێن و بۆی فڕێدەن. چێ کەسێک وەکو پاسەوانێک بە دیاریەوەیەتی لە جیاتی ئەوەی کەوا پاژماوەی خۆراکەکانی ببەخشێ، ئەم بەبەخشندەیەوە دڵی دەکرێتەوە، خۆی ڕاوی کردووە کە تێری خواردووە، کەمتیار ئاسا و ڕێوی ئاسانی شاردوێتەوە، چۆ بۆ خەڵکی بەجێهێشتووە، وەرن ئێوەش لێی بخۆن. ئەوەندە عیزەتی بەرز بۆ شێر لە هەموو ژیانیا شێرێکی تر ڕاوی کردبێ ناچێتە سەر ئەو کەلاکە، قەت بمرێ لە برسانە لێی ناخوا. ئێستا سیر دەکا ئەوەی ڕێوی دەیخوا کەمتیار دەیخوا لەو باخچەی ئاژەڵانە دەبێ ئەمیش بیخوا. زۆرجا بەرماوەی شتیکەی بۆ دێنن بۆ ئەمی دادەنن. زۆر ناڕەحەتە، زۆر ناڕەحەتە، زۆر دۆش دادەمێنێ و بەردەوام خەمبارە. بۆیە ئەگەر سەیری باخچەی ئاژەڵان بکەی، هەموو ئەوانەی کە دەچنە سەر قەفەزی شێر دەبینن لە گۆشەیەکەوە وا خۆی وەنەوز دەدات، چاوی لەسەر یەک ناوە، دەڵێن بەخوا جەوی نییە شێرەکە، بەخوا کەیفی نییە، لەوە چێ سەرخەو بشکێنێ. بەڵام نە، کامێرایان بۆ داناوە شێر کاتێک کەوا باخچەی ئاژەڵان چۆڵ بوو نیوە شەوێکە، کارمەند و حرەسەکەی کە خۆراکی پێدەدا وریایەتی چوو لە گۆشەیەکە بۆ خۆی خەوت و چۆ ژووری خۆیەوە کە کەس ئاگای لێ نەما و دەوروبەرەکەی ئاژەڵ و باڵندەکانی تر هەموو لە شیرینی خەو و پشوداندا بوون، ئەمجا هەڵدەستێ و ناڵە ناڵک دەکا، فرمێسک بە چاویا دێتە خوارەوە بۆ ئەوەی کە ئای من چیم لێ بەسەر هاتووە، لە چیەوە تووشی چ بووم، بەڵام کەس نایڵە فرمێسکەکانی ببینێ، کەس ناهێڵێ گوێی لە دەنگی ناڵەی بێ و دوژمنی پێخۆش بێ. تۆی مرۆڤی گەورەش ئاوا بە، تۆی مرۆڤی گەورەش ئێمە چەند مرۆڤی گەورەمان هەبوو چوونە بەرپەتی سێدارە لەسەر بیر و باوەڕی ئیسلامەتی خواناسی، لەسەر کوردایەتی ڕاستەقینە، نەک کوردایەتی وەکو ئەمانە ئەمڕۆ درۆزن بۆ گەیشتن بە پۆست و پلا، ڕاستەقینە کوردایەتیان دەکرد، لەژێر پەتی سێدارەشە پارچە پارچە دەکران، گۆشتی لەشیان لێ دەکرایەوە، کارەبایان لێ دەدرا، نینۆکیان دەردەهات، ئامادە نەبوون ناڵەیەک بکەن بۆی دڵی دوژمن خۆش نەبێ، بۆی یەک تەنەزولێک نەکەن، هاوڕێیەکیان بەگر نەدەن، بە گەورەی سەریان نایەوە، بەلەژێر پەتی سێدارەدا قاچیان لەسەر سەری دوژمنەکانیان بوو، نانتوانی وشەیەکیان لێ دەربێنن. لە هەموو زمانێکە مرۆڤە گەورەکان دەبن، بە هەڵوێستەکان دەبن، هاوڕێیەکی خۆیان بە پارە و بە ماڵی دنیا نەفرۆشت. بەڵام هەر لە باخچەی ئاژەڵانە خۆشەویستم سیرکە، چی تێدایە؟ ڕێوی تێدایە، پشیلەی تێدایە، مەیمونی تێدایە، مەیمونێک ئەو هەموو خەڵکە پێ ڕادەبێرێ، یەکێ مۆزی بۆ فڕێدا، یەکێ زگەرەیە داتێ، یەکێ نوقڵێکی داتێ، ئەو تف لەو دەکا، باز دەدا، ڕقز دەکا، هەموو بەکاری دێنن، هەموو بەکاری دێنن. لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ یەک بەیەکی ڕووی جەنابتان پەرژین بێ بە گوڵ، وەڵاهی مرۆڤی وا هەیە ئاوا بەکاردەهێنرێ، هەر کەسێ دەعوەتێکی بکە، هەر کەسێ جلێکی بۆ بکە، هەر کەسێ پارەیەکی بخاتە بەردەست، ئاوا هەڵی دەسوڕێنێ بە ئارەزووی خۆی. توخوا حەیف نییە ئینسان مەیمون ئاسا خەڵک سەمات پێ بکە، حەیف نییە وەکو شێر نەبی لە کاتی تەنگانە و ناڕەحەتیشدا فرمێسکەکانت بشاریەوە، ناڵینەکانت بشاریەوە، هەستە تۆ لە نیوەی شەوە خوات هەیە، دەستنوێژێک بگرە و بچۆ سەر بەرماڵ، لەوێدا کەف و کوڵی دڵی خۆت هەڕێژە و بە کوڵ بگری، بەڵام حەیفە نامەرد فرمێسکەکانت ببینێ، حەیفە دوژمن فرمێسکەکانت ببینێ، حەیفە ئەو کەسانی کەوا بە شکستی خۆش تۆ خۆشحاڵ دەبن ناڵە ناڵت ببیستن، ناڵەت بەرە لای پەروەردگارت، بەڵێ خاڵی یەکەم ئەقڵ و هۆشت ڕادەستی کەس مەکە، تەنها لەو کەسە بپاڕێەوە کە دروستی کردووی، کە ژیان و گوزەران و داهاتوو گۆڕانکاری ژیانی توێ بەدەستە، کە یەک کەسە ئەویش ئەڵڵایە کە خالیقە مەخلوق نییە.
دووەم ڕێگە مەدە کەس لە بری تۆ بدوێ و لە بری تۆ بیر بکاتەوە لە جیاتی تۆ بڕیار بدا. هیوا هەیە بڕیارەکانی بەدەست خەڵکە تەلەبەیەکە لە خەڵک دەپرسێرە لەکوێ بخوێنم، لە خەڵک دەپرسیارە کوێ پڕ بکەمەوە لە 12 دەرچوومە لە بچم بۆ چ کۆلێجێک. ئەی باشە تۆ چیت کردو 12 ساڵ ڕێڕەوی ژیانی خۆن نەدۆزیوەتەوە لە چ دەرسێکا باشی و کارامایی لە چ بڕباری پسپۆڕێکە هەیە. هیوا هەیە کچێکە شوو دەکا، کوڕێکە ژن دێنێ لە زەواجیشا پرس بە خەڵک دەکا. ئەو کوڕەکەی زۆر بەدڵ بووە، بەڵام چونکە مرۆڤێکی بچووکە یاخوایە چێک نەڵێ جاوە کێ زەلامە شوت پێ کردووە تخوا کوڕ مابوو نەمابوو لە دنیادا شوت بەوە کرد بەخوای ئەکسەد لی سار دەبێتەوە چەند کچ خۆی بە تەڵاقداندا وەڵام باسییان کردو ئەو وەڵام من نەمزانی بوو ئاوایە ڕوخساری نەمزانی لوتی وایە سەری وایە گوێی وایە ئەخلاقی وایە فڵانی وایە. ئەیکەواتە تۆ هەموو ڕێگەتدا خەڵک لە جیاتی تۆ بدوێ، خەڵک لە جیاتی تۆ بیر بکاتەوە، خەڵک لە جیاتی تۆ بڕیار بدا. تۆ هەر شایانی زەواجن نەبوو چونکە خاوەنی بڕیارداننی چەند کوڕ کچێکی هێنا چەند ماڵێکی بەڕێز چەند بە قەدرەوە دایانێ وەڵا پورم فڵان کەس خاڵۆژنم ئامۆژنم فڵان بازی دراوسێ فڵان کەسمان کوڕکتی بابە خۆ ماڵە هەر هیچنەوە کەی کچە وەڵی بەرچاوم کەوتۆ دەبێت نوشتم لێ نەکرابێ بابە تۆ ئیرادەی خۆت تەسلیم بە خەڵک کردو تۆ مرۆڤێکی بچووکی تۆ مرۆڤێکی لاوازی. ئەی وەکو پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر پێغەمبەران و خاتەمی پێغەمبەران محەممەدی ئەکرەم بێ صلی الله عليه وسلم بوختان وخات و عایشە کرا منافقەکان لە شاری مەدینەدا دەهۆڵیان لێدا پەنا بەخوا عایشە لەگەڵ کەسێکا بیندراوە بەڵام ئەم مرۆڤە گەورە عقلی خۆی ڕادستی کەسانی تر نەکرد بە چاوی کەسی تر نەیبینی سەبری گرت تەحملی گرت خوای گەورە قورئانی نازڵ کرد پاچی عایشەی دەرخست. چەند کەسەیە بە یەک تەلەفۆن بە یەک نامەی موبایل بە یەک گرتەی ڤیدۆیی بوختان پێکراوی دۆبلاشکراوی دەستکاری کراو خێزانی تەلاق دەدا کچی خۆی دەکوژێ دایکی خۆی کوشتووە لەسەوەیش فڵان شتیان پێکتووە عنی بە چاوی خۆی نابینێ عقلی خۆی بەکار ناهێنە ڕادستی کەسانی تری کە زۆربەی مشکلی وڵاتی ئێمە بەڕێزان ئەمەیە مامەڵە دەکا بازرگانە بۆ خۆی نازانێ عنی ئەم کۆمپانیا وەهمیانە ئەم هەموو خەڵکە پارەیان خوراوە بردویانە یەکێ دوو ڕیکلام بکاو بەبێ ئەوەی ئەسڵ و فەسلی بناسێ بەبێ ئەوەی ڕەسیدی بانقی بناسێ بەبێ ئەوەی ڕابردووی ببینێ برادێک دێ کاکە وەربا پارەکان مام بدەینە فڵان کەس بەخوا من ئەوەندەی ئیسفادەم کردووە یەکسا عقلی خۆی تەسلیم بەو دەکا هەرچی سەرۆتی تیدا دەڕا وەختێکی کابرا دیار نامێنێ و بە چەند دەفتە دۆلارە وڵاتی بەجێشەوە بێسەر و شوێن بۆیان لە ماڵی دەوڵەمەندێک و مەسوولێکە خۆی شاردێتەوە دەبێت سوڵحت بۆ بکە نیوەی پارەکەت بخوا و نیوەشت بداتەوە و نیوەش کەسێکی کە بیخوا بۆ وا دەکەی ئیرادەی خۆت ئەگە مرۆڤێکی گەورەی تەسلیم بە خەڵک مەکە. هەیە لێبوردن من خەڵکم بینیوە کوڕی کوژراوە پەنا بەخوا لە حادیسەی سیارەیەکە کەسێکی لەدەستداوە کەچی وەڵای با فڵان کەس عەفوەکە ڕابگەیەنێ. ئەی باشە تۆ چی؟ تۆ جەرگی تۆ سوتاوە ماڵی تۆ وێران بووە پشتی تۆ شکاوە خوێنی کوڕی تۆ ڕژاوە ئەندامی خێزانی تۆ لە ناو چووە ماڵ لە تۆ چۆڵ و هۆڵ بووە جە تو خوا حیفنێ مامۆستا فڵان کەس وڵات تۆ عەفویانکە فڵان سەرۆک عەسیرێت و ڕێز عەشیرە لەگەڵ ڕێزمدا بۆ پیاو ماخوڵان و بەڕێزان و ئاشتی خوازان وڵات تۆ سوڵحەکە ڕابگەیەنە. ئەی بۆ خۆت نایکەی بۆ خۆت نایکەی بۆ عەقڵی خۆت ئیرادەی خۆت هێزی خۆت گەورەی خۆت لێبوردنی خۆت دەدەی بە خەڵات بە خەڵک خۆت بە ئەزیزم خۆت بە خاڵی دووەم بۆ خۆت بڕیار بدە خاوەنی بڕیاری خۆت بە. هەیە کچ بە شوو دەدا ئەبێت دوا خزمی ڕازی بێ ئەمجا کچەکە بدا بۆ ماڵە جە تو خوا ئەوە ڕاستیە ئەو کچە تۆ بەخێوت کردووە تۆ جلو بەرگت بۆ کردووە تۆ پەروەردەت کردووە مامی هاتووە بەخێوی کردووە خاڵی هاتووە پورجا فڵان کەسی ئامۆزا فڵان کەسی هاتووە بەخوای ئەمە ئەم کوردەواریە وێرانین بەم بابەتانە کچێک شوو دەکا یەکێک لەو سەرەوە ناڕازیە وەڵڵا ناڵم شوو بە فڵان کەس بکە یەکێک لەو سەرەوە ناڕازیە واز لەمانە بێنن ها خەڵک عادی خەریکە عەقڵی دەکرێتەوە ڕۆشنبیر بوون جیهانی بوون ئیسلام خوازیەکی ڕاستەقینە بیر و هۆشی ئەسڵی ئەوەیە من خۆم خاوەنم کچەکەم خۆی خاوەنی بڕیارە و پاشانیش لە دوای بڕیاری خۆی و باوکو دایکێکی هەیە کە لە هەموو کەس دەی نزیکترە خوشک و برای خۆی هەیە دایک و باوک لە پێش خوشک و براشەوە بڕیار دەدا و ئەزمونونەکانی خۆی پێشکەش دەکا و مرۆڤەکانی بەرامبەر هەڵدەسەنگێنێ لە تەواوی کاروبارتدا خەڵک هەیە ئۆتۆمبیل دەکڕێ لە معرەز هێناوێتی ئەو پەڕی بەدڵی بووە دوو برادر بن کوڕە وەڵڵاوە هەر هیچ نییە بە کەڵک نایە جاوەکەی جوانە وەڵای یەکسەر دەچێتەوە بە دەوەرە قەزەرە دەیفرۆشێتەوە کەواتە تۆ خۆت بەڕێزم نەبووی بەداخەوە نەبووی ببە گەورە بە کەسێک بە خاوەن بڕیاری خۆت بە. سێەم بزانە هەمیشە هەوڵ و ماندوو بوون لەلایەن تۆوەیە سەرکەوتنیش لەلایەن خواوەیە. مرۆڤەکە بچووکەکان هەر دەلاڵێنەوە دەپاڕێنەوە بەڵام دەیانەوێ ڕەجەب ئاسا دەم بگرنەوە هەنجیرەکە بێتە ناو دەمیانەوە. مرۆڤی گەورە مرۆڤی بەعیزەت ئینسانانێکی بەڕێزی وەکو جەنابتان هەوڵ دەدا
ئەگەر خوێندکارە هەوڵ دەدا سەعی دەکا ئەگەر کاسبکارە بەیانی دوای نوێژی بەیانی ناوی خوای لێ دێنێ و هێشتا خەڵک لە خەو هەڵنەستاوە ئەو لە بازاڕ و لەسەر کار و کەسابەتەکەیەتی شەو ڕۆژ دەخاتە سەر یەک لەسەر پێیەکانی خۆی دەوەستێ پاشانیش لە خۆی بایی نابێت دەڵا ئەڵڵا ئەوەی تۆ بڕیار لێداوێ بەخوا هەر ئەوە دەبێ خوایە هەر ئەوە دەبێ خۆی هەوڵ دەدا سەرکەوتنیش لە خوا دەبینێ کە پێی بەخشرا و سوپاسی ئەڵڵا دەکا کە پێی نەبەخشرا و سەرکەوتو نەبوو ناڕوخێ ئەڵە خوا باشتری لێ دەزانێ مهمەیە من هەوڵ و تێکۆشانی خۆمدا ئەزانی دەبی بە مرۆڤێکی گەورە بەڵام خوێندکارمان بینی خۆی خنکان لە پێناویدا دەرنەچوو نمرەی کەمی هێنا کچێک بە ئاواتی خۆی نەگەیشت و شووی بە فڵان کەس نەکرد و خۆی خنکاند و خۆی کوشت ئەوە لاوازە حیفە مرۆڤ لاواز بێ حیفە گەورە نەبی هەوڵی و هیممەتی خۆت تەواو بدە پاشان ئەڵڵا چی بڕیاردا بێت دڵنیا بە ئەوە لە مەسلحەتی تۆیە هەمیشە گومانی باش بە پەروەردگارت بەرە خاڵی چوارەم ژیانت وابەستە و دیلی بیرکردنەوەکانتە بە گۆڕانی ژینگە و ئاستی داراییت دڵنیا بە بەڕێزم ژیانت ناگۆڕێ بەڵکو گۆڕانی بیرکردنەوەکان ڕێزخەی ژیانت دەگۆڕێ چەندی هەژار بی دەڵێ ئەگە بێت و پارە و سەروەتم هەبوویایە وەکو ماڵی فڵان کەس لە خانوویەکی ئاوا ڤێلادا بوومایە باخم هەبوویایە ئۆتۆمبیلەکەم باید چەند دەفتەر دۆلار بووایە بەخوا ژیانم خۆش دەبوو ها ژنومێردی وا هەیە دەڵێ ئەگە بێت و لەم هەژاری ڕزگارمان بێ لەوە چێ وەکو بەهەشتمان لێ بێ ئەگەر مێردەکەی دەوڵەمەند بۆیە ئافرەتەکەەوە ڕەفتاری نەدەکرد ئەگەر ئافرەتەکەی لە فڵان پێگەدا بووە و موچەی ئەوا بووە مێردەکەی بەنەوەیەک سەیری دەکرد نابەخوا عەزیزم وانە هەموو لە کوردستان مەژی بچۆ بۆ ئەمریکا بچۆ بۆ بەریتانیا بچۆ بۆ رووسیا ژینگەکەت بگۆڕە باری دارایی هەموو دەوڵەمەندەکانی دیهان ڕاستیدەکانیان بخێنە سەر تۆ ئەمەی کە لێرەدایە لەم عەقڵەدایە ئەوەی کە لەو دڵەدایە گۆڕانکاری بەسەرانەیە نەخۆشحاڵت دەکا نەخۆشبەختت دەکا نە ئەگەر هەموو دنیاش دوژمنت بێ دەتوانێت بەدبەخت کە ئەمە کە ئێرە لە سینەدایە کە دڵە و ئەوەی کە لە مێشکایە عەقڵ و بیر و هۆشە بۆ خۆی چەسپا و دامەزراو بێ بابەتەکەمان لێرەدا کاتمان نەما کۆتایی پێدێنم لە ئاڵلقەی سێەمە بە ئیزنی خوای پەروەردگار تیشکێکی زیاتر دەخەینە سەر ئەوەی مرۆڤ بە چی گەورە دەبێ و مرۆڤە گەورەکان چێن تا ئەو کاتە بە خوای پەروەردگاری باڵا دەستان دەسپێرم کە سپاردەنە زایاناکە وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين